پاش ماوەیەک لە داخستنی دەرگای قوتابخانەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان قوتابیان جارێکی دیکە گەڕانەوە ناو پۆلەکان و دەستیان بە وانە خوێندن کردەوە. کردنەوەی دەرگای قوتابخانەکان بۆ ماوەی 35 ڕۆژە و لە هەفتەیەکدا قوتابیان دەتوانن 3 ڕۆژ بچنە قوتابخانە. ئەمڕۆ دەستمان کردەوە بە خوێندن لە ناو پۆلە دوای دەرکردنی بڕیارەکەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێنمانەی کە دیاری کراوە بۆمان خوێندن لە ناو پۆلە بەتەناوبە واتە ڕۆژە ناڕۆژە قوتابی یەتەوە بۆ خوێندن. ئێمە قوتابخانەکەمان لە ڕووی ژمارەی قوتابیەوە ژمارەمان زۆرە لەبەرەوە وامان دابش کردووە کە پۆلی 1 و 2 و 3 تەوان 2 دەوامن، دەوامیشان ڕۆژە تاکەکان و دەوامیشیان ڕۆژە جووتەکان، هەر دەوامەش 1 و 2 و 3 لە بەیانیانە و 4 و 5 و 6 لە نیوەڕوانە ئەخوێنن. بەشێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان هێشتا سیستەمی ئۆنلاین پەیڕەو دەکەن. هانە قوتابی قۆناغی 4 سەرەتاییە، ئەو زیاتر لە ساڵ و نیوێکە بەم جۆرە بەردەوامە لە خوێندن. ئەگەرچی ئەمڕۆ بڕیاری کردنەوەی قوتابخانەکان درا، بەڵام قوتابخانەکەی ئەو پابەندی وانەوتنەوە نەبوو لە پۆلدا و خوێندن لە ڕێگای مۆبایل و ئایپادەوە درێژە پێدەدات. ئەو نیگەرانە لەو سیستەمە و دەخوازێت بچێتەوە قوتابخانە و لەگەڵ مامۆستاکانی وانەکانی تەواو بکات. من لە پۆلی 4 لە ماکتەبێکی نێودەوڵەتیم ئەوە بە دەوری ساڵ نییە کە بە ئۆنلاین دەرزەخەنی بەس بۆ ئەگزامەکان ئەچینەوە بۆ ناوپۆل. زۆر حەزەکەم چمە ناوپۆل لەبەر ئەوەی مامۆستاکانمان نەبینین، ڕەفیقەکانمان نەبینین ئەنجا لەبەر ئەوەی هەنەجار کارەبایان نەکوژێتەوە، خەتەکەیان خراپە بێ ئەچنە دەرەوە ماکیان نەکوژێتەوە نازانن یان سکرینەکەیان نابینین، بۆیە حەزەکەم چمە ناوپۆل زیاتر. وێڕای ئەوەی بەڕێوەبەری یەکێک لە قوتابخانە ئەهلەکان پابەندبوونی خۆیان بە بڕیارەکەی وەزارەتی پەروەردە دەربڕی بۆ ماوەی 3 ڕۆژ داوامکردن لە هەفتەیەکدا، بەڵام شارپرێز زانیوێتی زۆربەی قوتابخانە ئەهلەکان لە سنووری پارێزگای سلێمانی هەموو ڕۆژەکانی هەفتە دەوام دەکەن و پابەندی بڕیارەکەی وەزارەتی پەروەردە نابن بەوەی 3 ڕۆژ لە هەفتەیەکدا دەوام بکەن. ئێمە هەر 5 ڕۆژەکەی دەوام ئێمە 5 ڕۆژ داوامەکەین، ڕۆژانی یەکشەمە تا ڕۆژانی پێنجشەمە، بەڵام دابشکردنی خوێندکارەکانمان بە شێوەیەکەکە بەشی لە خوێندکارەکانمان 3 ڕۆژێنەوە بەشەکەی تریان 2 ڕۆژێنەوە و کاتی داوامەکەشمان ئێمە لە کاتژمێر 8 داوامی ئەتیادیمان دەست پێکات و ڕۆژانە وەکوتم وانەکان بە شێوەیەک ینی خشتەی وانەکان بە شێک دانراوە کە لەم فترەی لە بەردەمانە زۆرترین وانە بخوێنرێت تاکو بتوانین، چکە منهەجی نێودەوڵەتی جیاوازە لە منهەجی لۆکاڵی و منهەجی وەزارەتی پەروەردە، بووە تۆزێک بۆ ئێمە ئەرقەلەیە تەواوکردنی منهەج بەو فترە زەمەنی کە لە بەردەمانە. با بڕیاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم قوتابخانە ئەهلی و حکوومەکان لە 16 ئایارەوە دەست بە پرۆسەی خوێندن دەکەن تاوەکو 21 حوزەیران. بڕیارەکە بەو جۆرەیە لە هەفتەیەکدا 3 ڕۆژ دەوام بکرێت و بەکۆی گشتی قوتابیان بەسەر یەکەوە 16 ڕۆژ دەوام دەکەن. خوێندنی ئەمساڵ کۆتایی پێدەهێنرێت، بەڵام ئەوەی کە دەبینرێت بڕیارەکەی وەزارەتی پەروەردەیە وەکو خۆی جێبەجێ ناکرێت. هەر قوتابخانە و بە جۆرێک دەستی بەداوامکردن کردوێتەوە. پرسیارەکە ئەوەیە ئاخۆ وەزارەتی پەروەردە چۆن چارەسەری ئەم دۆخە شێواوەی بواری پەروەردە دەکات. هەوراز ئەحمەد، شارپرێس، سلێمانی.